لە ڕۆژی شەشەمی مەراسیمی بە خاکسپاردنیدا تەرمی خامنەیی گەیەنرایە شاری نەجەف. بەرپرسانی عێراق و ئێران لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شارەکە ئامادە بوون. ئەوانەی چاودێری دۆخەکە دەکەن پێیان وایە بەدەر لەوەی کە نەجەف و کەربەلا وەکو دوو شوێن و جێگای پیرۆزی شیعەکان تەماشا دەکرێت. بەڵام پەیامە سیاسەکەی ئێران ئەوەیە کە پیشانی بدات ئەو هێشتا لە عێراق خاوەنی دەسەڵات و هێزی جەماوەریە. لە ڕاستیدا دۆخەکە گۆڕاوە و بەڕوونی کشانەوەی سیاسەتی ئێران بەرامبەر بە ئەمریکا لە عێراق دەبینرێ. ئەسڵان من پێم وانێ ئەو تابوتە هەر کەسی تیابێت ئەو بخۆی قسێک ڕەگرێت لێگەڕا تەنیا مەسجێک بوو ئەوێ بە ئەمریکا نا حەدی نییە بە ئەمریکا بڵێ من ماوەم ئەو ئەوێ بە دۆستەکانی خۆی بڵێ هێشتا من چووکە ئەمریکا ئەوەندا ساجد و بێعەقڵ نییە بە نمایشێکی وا بزانێ ئێران ماوەیان نەماوە نەخێرانان نەماوە بەرامبەر بە ئەمریکا. لە ڕووی سەربازیشەوە گروپە هاوپەیمانەکانی ئێران لە شەڕی 40 ڕۆژە بەشێک لە بنکە و بارەگاکانیان لە ناوچە سونیەکان چۆڵ کرد و چەندین بنکە و بارەگای دیکەشیان کرایە ئامانج. لەلایەکی دیکەوە حکوومەتەکەی زەیدی فشاری دەست پێ کردووە بۆ چەکداماڵینیان. ئەمەش هێندەی دیکە ئێرانی لە عێراق لاواز کردووە. لە ڕووی سەربازیەوە ئێران لاواز بووە، زۆریش لاواز بووە. باڵی ئێران دروستکراوی یعنی حەش شعبی بوو و لە ناو حەش شعبی چەند گروپێکی میلیشیاوی هەبوو کە ئەمانە کە سەر بە ئێران بوو مباشر لەگەڵ ئێرانە کاریان دەکرد ئەتوانم بڵێم بە دەربوون لە قانون خارج لە قانون، بەڵام ئەوانە ئیسە کپ کراون. حکوومەتی عێراق بۆ مەراسیمی تەرمی خامنەیی ئەم ڕۆی لە سەرانسەری وڵات کرد بە پشوو جگە لە هەرێمی کوردستان. 24 کاتژمێر دیاری کرا بۆ مەراسیمەکە، پاش ئەوە تەرمی خامنەیی دەگەڕێنرێتەوە تاران. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.